دۆخەکە بۆنی ئەوەی لێدێت دەسەڵات بەنیازی ئەوە بێت جارێکی دیکە هەڵبژاردن دوا بخات، چونکە وەزعەکە بەدڵی لایەنێک نییە و دەیەوێت لەمپەر بخاتە بەردەم پرۆسەی هەڵبژاردن. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەگەر ئەو لایەنە بێوێت ڕێگر بێت لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن، ناوبانگی سیاسی بە تەواوی لەکەدار دەکات. نابێت بەهەر پاسایی بە انتخابات دواخرێت، چونکە ئەمە سێ جار انتخابات دواخرێت بۆ سومعی هەرێمەکەمان ناشرینە بۆ لایەنە سیاسیەکان بۆ پەیوەندین بینی خۆیان بۆ سومعی پەرلەمان ناشرینە، چونکە خەڵک سومعی پەرلەمان نامێنێ بەدەنگدان نامێنێ، خەڵک بێتاقە دەبێ. ئەو یەکێکیش لە هۆکارە سەرەکیەکان ئەوەی کە من تێگەیشتوم تەنها ناشرینکردنی پرۆسەی دەنگدانە. هەر کاتێک تۆ بتێ پێت خۆش بێ دەنگدان پێ، کاتێک پێت خۆش دەبێ ڕایگیری، یا چونکە ئێستا لە بەپێی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوە جگە لەو 11 کورسیەکە نەماوە، ئەنجا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆرانی عێراق سەرپەرشتی هێنەکەکە، ئەنجا ئەو هەموو ئاوارە سووریە دەرکراوە، هەموو ئاوار ئێرانی چۆن ناترسێ بە هەر پاسایەک ئەوێت لعبەیە بکە. ئیتر ئێستا ئەڵێ خەڵکمان لەگەڵایە، بەڵام خەڵکانی هەمووی ئەوانن ئەو هاوازەکانی خۆیەتی کە کۆمەڵە لایەنی کۆمەڵە بەڵاسی کارێکی هەڵەیە. پارتی دەیەوێت لە نێو حیزبە بچووکەکاندا پاڵپشتی دروست بکات و زۆرینە بەکار بێنێت بۆ دواخستنی هەڵبژاردن. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت هێزە دەسەڵاتدارەکان ناوچەکانی ژێردەسەڵاتیان بە مڵکی خۆیان دەزان و گوێ بە یاساکان نادەن و دوور نییە گرفت بۆ پرۆسەی هەڵبژاردن دروست بکەن. لە ڕاستیە لە ڕووی کردەیەوە ناتوانرێت، چکە وەکوتم بەداخەوە واقعی هەرێمی کوردستانەوەیە کە ئەو هێزە دەسەڵاتدارانە تاوەکو ێسەش خۆیان بە خاوەنی ئەو دامەزراوانە یان دروسترە بڵێم ئەو ناوچانە ئازانن، ئەگەرنا لە ڕوویدا ئەگەر وڵاتێک دامەزراوە بێت، ئەگەر وڵاتێک موسەسات تایە کارا و کاریگەر بێت، نابێت کاریگەری هەبێت، چکە ئەوەی کە بڕیاری لێات کاریگەری هەیە ئەبێ بەپی یاسا بێت، بەپی دەستور بێت، بەپی بڕیار و ڕێنمایەکان بێت. بەڵام ئێمە لە ئێستاە کە تا ڕادەیەک هەنگاوەکان بەرەو پێشەوە چووە، مەرسومی سەرۆکایەتی هەرێممان هەیە، ئامادەکاری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنی عێراقمان هەیە، لەگەڵەوە یاسامان هەیە. ئەمە ئەو پێداویستیانەیە کە پێوترێ بۆ بەڕێوەبردنی پرۆسەیەکی هەڵبژاردن. ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق خۆی سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکات و 11 کورسی پێکاتەکانیشی بە نایاسایی داناوە. دۆخەکە لە بەرژەوەندی دەسەڵاتدا نییە و دەزانن بچنە پرۆسەیەکی لەم جۆرەی هەڵبژاردن قەبارەی ڕاستەقینەیان دەردەکەوێت و هاوشێوەی هێز گۆڕانکاری بەسەردا دێت، بۆیە دەیانەوێت لەمپەر بۆ ئەنجامدانی پرۆسەکە دروست بکەن بەبێ ئەوەی گوێ بە مەترسیەکانی ئەو هەنگاوە لەسەر هەرێم و خەڵکەکەی بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.